ئەوەی حکوومەتی هەرێم ناوی لێناوە ئابووری سربەخۆ ماوەی 7 ساڵە خەڵکی پێبرسی و موچەخۆرانی پێ هەژارتر کردووە. بەو هۆیەوە فەرمانبەران لە هەرێم و حکوومەتەکەی بێ هیوا بوون و ناچارن بیر لە ڕێگەچارەی دیکە بۆ دابینکردنی موچەکانیان بکەنەوە. لە ئێستادا ژمارەیەک ئەندامی ئەنجومەنی نوێنەران پرۆژە یاسایەکیان بۆ گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ سەربەغدا ئامادە کردووە. پرۆژەکە واژۆی پێویستی پەرلەمانتارانی بۆ کۆکراوەتەوە. بڕیارە بخرێتە بەرنامەی دانیشتنی ئەنجومەنی نوێنەران. خەڵکی هەرێمی کوردستان بێئەمەن بووە لەو بابەتە، بۆیە هەمووی تەمەنادەکە کە موچەی بچێتە سەربەغا. بەشێک لە پەرلەمانتارانی هەرێمی کوردستانیش دەڵێن ئەوە حکوومەتی هەرێم و سیاسەتی ئابووری سربەخۆیە کە فەرمانبەری ناچار کردووە هانا بۆ بەغدا بەرێت. کۆمەڵک پاڵنەر هەن یەکێک لەوانە بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستان و بارودۆخی موچەخۆران و فەرمانبەران لە وەزعێکی زۆر ناجێگیرایە و موچەخۆران ئەبینن لە بەغدا 2 موچە ئەدرێ، بەڵام لێرە هێشتا 60 و قسوور ڕۆژی تێپەڕاندو هێشتا موچە دابەش ناکرێ. ئەبینن لە ساڵێکدا 5 موچە دابەژەکرێ. نادادی هەیە، هەم دانوستانەکەی جددی نیە لەبەرەوەی کاوانی دەستنە بەغا بۆ چارەسەرکردن و بۆ نمونە دابەشکردنی سیستمی موچە لە کات و ساتی خۆیدا و چارەسەرکردنی ئەو گرفتە دارایی و ئابووری کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە. هەرێمی کوردستان دەتوانێت چارەسەری بکە. بۆ نمونە یەکەم ئەو کەسانی دانێرێتە بەغا بۆ دانوستان دەبێت خاوەن بڕیار بن و بڕیار بەدەست بن و ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ نمونە خاڵە سنووریەکان ڕێک بکرێتەوە، داهاتینەوت هەموو ئەمانە ئەگەر ڕێک بکرێنەوە ئەگەر گەندەڵی تێدا نەکرێ بەڕای من موچە بەبێ کەم و کوڕی لە کات و ساتی خۆیدا دابەش دەکرێت. بەشێکی دیکە لە پەرلەمانتاران پێیان وایە دوای 7 ساڵ لەسەر هەڵدانی کێشەی موچە حکوومەتی هەرێم هیچ پلانێکی بۆ چارەسەری کێشەکە نییە و بەجددیش خەمی لێ ناخوات. حساب بینەری بەڕێز ئەم لێرگزابێ ببینێ بەدەستن و بۆنیەکە بۆنی ناکات، کەواتە بەس ڕەنگەکەی بینی ئێمەش ئەم حکوومەتە بۆنی ناکەین، بەس ئەو تا ڕەنگەکەی بینی ڕاست و ڕەوان ئەمەیە. من ئەڵێم دایمە ئینسانە بێت چارەسەری پێبێگە لە مۆقعی بەرپرسیا بوو. چارەسەری ئەم دۆخە نەبەغایە نەشوێنی ترە، چارەسەری ئەم دۆخە گیرفانی بەرپرسی گەندەڵە حیزبەکانە کە پارەی ئەم میلێتیان دزیوە بیهێننەوە لە ئەوروپا، لە ئەمریکا، لە ئوسترالیا، لەکوێ خەزمتان کردووە با بە نیوەیمان بنەوە. ئەم گیرفانە دڕاوە ئەوەیان پارێتیایە 1000 کەس تێر 2 ملیۆن برسی، 1000 کەس ملیاردێر 3 ملیۆن لەژێر خاکە ئەژی. وای لێ بەداخەوە ئەگەر ئەم بەرپرسانە فریای خۆیان نەکەون ئەو پارە دزراوە نەهێنەوە بۆ ئەم وڵاتە هیچ شتێک هیچ قوارێک هیچ کەسێک نامێنێتەوە بە بەرپرسی لە ناو هەرێمی کوردستانە. بەرچاوڕوونیەک نییە بۆ فەرمانبەر مەیوس بۆ لەوەی کە هەر لەم ساڵە مەسەلەن 5 مانگ موچەی بێسەر و شوێن کرا مەسیری دیار نەبوو. دوای ئەوە چەند مانگێکی تر بە لێبڕینەوە موچەی دراوە هەر ئەوە شانی لە سا هەژدە و لە سا بسیوە کە نایاساییە و نادەستوریە بەو شێوازە. لەبەرەوە یعنی وەکو ئومێدێک بۆ گەڕانەوەی ئەو موچەیە بۆ فەرمانبەر و باشترکردنی بارودۆخەی دارایی فەرمانبەر هەزەکات دەبەرەوەی موچەکەی لەسەر بەغا بێ وەکو چۆن فەرمانبەرانی بەغدا 30 ڕۆژارە موچان وەرەگرن بەبێ لێبڕین و بەڕێ هیچ ڕۆیایەکی دڵخۆشکارە نییە بۆ فەرمانبەران. لەبەرەوە کەس پێی خۆش نییە، باوەڕ ناکەم لە ئەساسا هیچ فەرمانبەری حەزکار لە بەغا و موچە وەرگێ، بەڵام کە کار هاتە سەر ئەوەی کە و مافێکی خۆیەتی و پێویستە بیدرێتێکە نەبوو دەست بۆ شوێنێکی تر بەرێ بۆ بەدەستێنانی مافەکە. حکوومەتی هەرێم بەردەوام باز لە چارەسەری قەیرانی دارایی و ڕێککەوتن لەگەڵ بەغدا دەکات، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێکی کردداری نەناوە. ئەمەش بەشێک لەلایەنە عێراقیەکانی گەیاندۆتە ئەو بڕوایەی بەهۆی ڕێککەوتنی ژێربەژێر لەگەڵ تورکیا و گرێبەستی ناڕوونی کۆمپانیا نەوتیەکان. حکوومەتی هەرێم هیچ کات لەگەڵ بەغدا پێک نایەت و تەنها دەیەوێت پارەی بۆ ڕەوانە بکرێت بێ ئەوەی هیچ بڕانەوتێک ڕادەست بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.